خوشک و برایانی بەڕێز بەخێر بێن سەرچاو بۆ بارگەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوێنێوە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەیکی چڕوپڕ گفتوگۆی هەیە لەسەر بابەتی جیاجیا وەکو لە پێشە ئاگدارمانکردنەوە پاش کۆبوونەوەی مەکتەبی سیاسی وتمان مەکتەبی سیاسی لە ڕێگای دوو برادەر لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی پرۆژەیەک ئامادە دەکات و ئەو پرۆژەیە بۆ چوارچێوەی یا برێن ڕێبازی یەکێتی نیشتیمانی دەبی بۆ گفتوگۆ لە پێشا لەگەلایەنە کوردستانیەکان بۆ ئامادەکردنی وەرەقەیەکی عەمەل بۆ ئامادەکردنی پرۆژەیەکی کاری هاوباش کە بەیەکەوە لەسەر ئەساسی ئەو وەرەقەی عەمەل لەسەر ئەو پرۆژەی کاری هاوباش لە بەغدا لەگەلایەنە عێراقیەکان گفتوگۆ بکەن بۆ دامەزراندنی حکوومەتی عێراقی فیدرال بۆ 4 ساڵی ئایندە. دیارە ئەو پرۆژەیە هەموو بابەتێکی تایە لەو بابەتانەی کە تایەتی ئەوەی پەیوەندی بە حسەی هەرێمی کوردستان هەیە، پەیوەندی بە بارودۆخی پێشمەرگەیە، بە گوزەرانی خەڵکەوە هەیە، پەیوەندی هەیە بە مادەی 140 و کێشەی پارێزگاری کەرکووک و هەروەها پەیوەندی هەیە بە مەوقعی پێشمەرگە و پێگەی پێشمەرگە ناوهێزی لەناو عێراقێکی فیدرالدا زائیدەن حسەی دوا قۆناغیش بیرکردنەوە گفتوگۆکردن لەسەر ئەوەی کە ژمارەیەکی خەڵک حدودی زیاتر لە 60% خەڵک لە ناوەڕاست و خواروی عێراق نزیکەی 50% لە کوردستان لە هەرێمی کوردستان نەچونەتە سەر سندوقی انتخابات ئەمە زەنگی خەتەرە و گفتوگۆش لەسەرەوە بکرێت کە چییە ئەو هۆیانەی کە وای کردووە خەڵک لە نەوێک لە بێزاری هەبی بۆ چوون بۆ دەنگدان و ئەم بابەتەی کە بۆتە هۆی کەمبوونەوەی متمانە بە یەکتری و کەمبوونەوەی متمانە لە نێوان سەرکردایەتی یا ئیدارە و حکوومەت لەگەڵ شەقام لە ناوەڕاست خواروی عێراق و بگرێت لە کوردستانیش و ئەوە پێویستە معالەجە بکرێت لە داهاتوودا چونکە ئەم حکوومەتە هی خەڵکە بۆ خەڵکە و پێویستە لە پێناوی خەڵکیش هەوڵدا بۆ چارەسەرکردنی و کێشانێک کە هەیەی. بابەتێکی تێککە باس کرا ئەویش لەسەر مەسەلەی ئاوارە و چارەسەرکردنی کێشەکان و قەرەبووکردنەوەی یا خۆشکردنی گوزەرانی کەسوکاری شەهیدان و هەروەها لە بژێوی خەڵک لە ئەو فترەی دادێ پاشان پاراستنی هەرێمی کوردستان و عێراق لە هەموو ئەو دەست درێژانەی کە ممکنە بکرێن هەوڵ بدرێت کە تهدیدی تر هەڕەشەی تر لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراق نەبی ئەویش پێویستە ڕێگا شوێنی سیاسی و عەسکەری بۆ ئەمنی گونجاو بگرینە بەر بۆی ئەو نەوعە هێرشانە نەکرێت. دیارە ئێمە لە مەسلەی پێکەوە ئیشکردن لەگەلایەنە کوردستانیەکان بە بەردی بناغەی سەرکەوتن نەزانین لە عێراق لایەنەکان تا ئێستا ئێمە گفتوگۆمان لەگەڵ نەکردون، بەڵام تەبیعی هەندێک ئێعترازیان هەیە لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن و من پێم وایە ئەمەیان پێویستە زۆر بەڕوونی لێرە باس بکەین. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوێک نکولیمان نییە لەوەی هەموو ڕێکارێکی یاسایی لە چوارچێوەی دەستوری عێراق بگرێتە بەر بۆ دڵنەوایی بۆ دڵنیایی هەموو لایەنەکان لەسەر ئەوەی کە ئەگەر خوانەکەرانە لە سلێمانی یا لە هەولێر یا لە هەر ناوچەیەکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەسەلەی تەزویر دەستی هەبوو بێ. بەشێک لە لایەنە سیاسیەکان دەتوانم بزانم هەموو لایەنە سیاسیەکان CD دەنگەکانیان وەرگرتووە لە کۆمیسیۆنەکانی جیاجیا مافی خۆیانە بەراوردی کەن لەگەڵ ئەو دەنگانێک کە دەرچوونەوە ئەگەر کێشەیەکیان هەیە ئەوە دیارە بە دەوری خۆیان سکاڵایان پێشکەش کردووە. ئێمە تێگەیشتنی کاملمان هەیە بۆی ئەوان کە 4 ساڵ هیلاکە بن یا هەڵمەتێکی هەڵبژاردننی زۆر قرس ئەکان لە پێناوی ئەوەی کە دەنگ بێنن واگەر پێیان وایە دەنگکانیان بە فیرۆ ڕۆیشتووە یا دزراوە پێویستە لێ بکۆڵنەوە بە دۆداچوونی بۆ بکەن. بەڵام ئەوەتان لە بیر نەچێ ئێمە ناتوانین خۆمان ببینە مدعی ببینە مدعی عەلەیی ببینە حاکم ببینە محامیش. دوو لایەن هەیە لە عێراق لە بابەتی لەو شێوەیە دەکۆڵێتەوە. یەکێکیان کۆمیسیۆنی باڵای بێلایەنی هەڵبژاردنە
ئەوی تریشیان محکمەی دەستوریە کە ئەو دوولایەنە تەزدیقیان کرد ئەوە ئەکید ئەو دوولایەنە تەزدیقیان ئەکید ئێمەش ملکەتی ئەو بریارە دەبین وە پێمان باشە پاش تەزدیقکردنی ئەوە لە سەرتاسەری عێراق دەنگ بژمێردێتەوە لە 15 چەند دەژمێردێتەوە بژمێردرێتەوە یەکێتی لەم مەوزوعە بە کوردی و بە کورتی بێمنەتە. مەسلەی تر کە پێم وایە گرنگە ئەوە بزانن ئەویش مەسلەی دووەم بوو کە مەسلەی کۆنگرە و ئێمە بە مناقەشەی مفەسەل هەموو دانیبەکانمان لێکدایەوە هەموو لایەک یەک بووین لەسەر مەوزوعی کۆنگرە بەڵام ئەوە خراوەتە بەردەمی هەیئەتێک گفتوگۆی لەسەر دەکات لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو بۆ تەحدیدی ڕۆژەکەی چونکەوە پەیوەندی هەیە بە مەسلەی هەڵبژاردننی عێراق و هەڵبژاردننی هینەکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ تەحدیدی بزەبت ڕۆژی کۆنگرا دیارە لە چەند ڕۆژی داهاتوو تەحدید دەکرێت لە کۆبنەوەیکی جارێککە پاشینانەوەی ئەو بەحث خواسەرە. مەسلەی ترکە پێم وایە ئەویش مەسلەیەکی گرنگە ئەویش مەسلەی پێداچوونەوەیە بە وەزعی خەڵک لێرە لە هەموو ڕوێکەوە و ئەو بارودۆخەی کە لە ئەنجامی ئاوارەبوونی خەڵکێکی زۆر بە تایبەتی لە هەندێک ناوچەکانی کوردنشین وەکو شنگال و وەکو زەمار و تێکچوونی ناوچەکانیەوە بوونی بە منطقەیەکی منکوب و ئیبادەی کامل پێویستە داوا بکرێت لە حکوومەتی عێراق لە کۆمەلگای نێونەتەوەیی لە ڕێگای وڵاتانی خۆبەخش یا بڵێن ئەوانەی دووەل مانیحە ئەوانەی یارمەتی و کۆمەک دەکەن بۆ ئاوادانکردنەوە هەرچی زووە هەوڵی ئەوە بدرێت چونکە مانەوەی ئەو خەڵکە لە سەرمای زستان لە گەرمای هاوین لە کەمپ و خێوەت گاو ئەو لە شتانە کارێکی باش نییە بەڵکو هەرچی زۆر معالەجە بکەین. جارێشتر ئێوە بەخێر بێت سەرچاو فەرمە لە کوردستان 24 کارسانی بووە کەی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لە بەیانیەوە دەرگای گفتوگۆ واڵایە و کراوەیە دەمینێتەوە ئەو لایەنانە کامیان زوو وەڵام دەدرێتەوە بۆی دابنیشن. پەرلەمانی عێراق سەر بڕیارێکی پەسەند کردووە سەبارەت بەڵاوکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردننی یاخود بەدوبارە ئاژمارکردنی دەستەکان ئەو بڕیارەش ئاراستی دادگای کژاڵی کراوە ئەگەر بێت دادگای فیدراڵی بڕیارێکی پەرلەمانی عێراقی پەسەند کرد هەڵوەسێکی لەبارەی چی نا بڕیاری پەسەند نەکەوە خوێندنەوەی دوێن بۆ کراوە و ئەو کۆبنەوەی پەرلەمان ڕۆژی چوارشەم دەکرێت و دەبێت ڕۆژی چوارشەم نەسابی کامل هەبی و دەنگ بدرێ بۆی و من پێم وایە ئەو پەرلەمانی عێراق ئەو بڕیاری کە پەرلەمان دەدا ئەسەری ڕەجعی نییە بەڵام دادگای چی پێدەن محکمەی دەستوری پێویستی بە بڕیاری پەرلەمان نییە بۆ بڕیارە یعنی پێویستی بە قراری پەرلەمان نییە ئەم پێم وایە ئەو قراری پەرلەمان جارێ سەرۆکایەتەکەی پەرلەمان هەرسێکیان دەرنەچوون زائدەن 83 کەسی تر لە پەرلەمان دەرنەچوون ڕەنگە بەشێکی زۆری ئەم مەوزوعەوان دەیجوولێن ئەجینا پەرلەمان کاتی تەواو بۆ ڕۆژی تەواو بۆ هەڵبژاردن کراوەتەوە ئێستا لە بەردەم ڕێخستنەوەی پەرلەمانی تازەین هیچ ناتوانانی بڕیارێک بدە بۆ چێ بڕیاردا و بڕیارەی کە دەشیدا ئەوە دەکەوتە بەردەم پەرلەمانی داهاتوو لە دەورەی داهاتوو بۆیە پێم وایە ئەوە نەشاتێکی لا سەفیە ڕەنگە فایدە هەبێ ڕەنگە فایدەشی دەبی بەڵام کۆمیسیۆن دەتوانێت ئەم سکاڵایە کە دراوە لەلایەن لایەنە سیاسیەکە بیدا بە محکمەی دەستوری ئەگەر محکمەی دەستوری ئیقراری کرد دیارە تو باش جێلێ و سەرەتا وتم ئێمە یەکێتی بێمنەتین و ملکەتین بۆ هەموو بڕیارێک کە بە سینگێکی فراوانش قبولی دەکەین و بێمنەتیشین لە ئەنجامەکەی.